ئەم جادانە پانزەین ئەم جادانە فەرقی ئەمانە بەردەمی حەدیقەن فەرقی هەیە ئەوە بەردەمی چۆڵ زیاتر لە 30 زەوی و 300 خان و بۆ فرۆشتن لە نووسنگەکەی دانراون. مانگانە لە نێوان 1 بۆ 4 مڵک لە نووسنگەکەی مامەڵەی کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت. نرخەکانیش تا ڕادەیەک بەرز بوونەتەوە. باوتەی وەستاقادر لە ماوەی ڕابردوودا بەهۆی لابردنی پاشەکەوتی موچە بازار تا ڕادەیەک جوڵەی تێکەوت بوو، بەڵام وەکەو دەڵێت ئەگەر لایەنە سیاسیەکانیش بگەنە ڕێکەوتن هاوڵاتیان زیاتر مامەڵە باکڕین و فرۆشتنی زەویەوە دەکەن. کەوتیان مەعاش موچە بەرزە بێتەوە و پاشەکەوت نامێنێ هەنێ لە فشاری ئەو وەختا هەبوو زیاتر مڵک هەبوو دەفتەرێک چووە سەری مڵکە بوو 2 دەفتەر چووە سەری مڵکە بوو کەمتر مڵکە بوو زیاتر. وڵای ئەو کەسانی کە تەعاملەکەن بە مەسەلەی مڵکەوە ئەو کەسانن کە هەندێک پارەیان پێیە بۆ خێر ئەیکڕن ئەیفرۆشن شتێ خێری تیابێ ئەوان ئەیکڕن و ئەیفرۆشنەوە ئەگەر یەکێ تۆزیە پارەی پێبێ پارەکە لە ماڵۆدا نانێ ئەیهێنێ بۆ نووسینگا یان خەڵک ڕاستپێرە کاکە مڵکم بۆ بکڕا مڵکم بۆ بفرۆشە. زۆرترین ئەو مڵکانەی کڕین فرۆشتنیان پێوە دەکرێت ئەو زەویانن کە دەکەوێتە گەڕەکە نوێیەکانی سلێمانیەوە. بەوتەی خاوەن نووسنگەکانی کڕین و فرۆشتنی خان و زەوی نرخی خان و زەویەکان لە ماوەی 3 مانگی ڕابردوودا بۆ هەر مڵکێک لە نێوان 10,000 بۆ 20,000 دۆلار بەرز بۆتەوە. بەنسبەت ڕێکەوتنی لایەنەکانەوە بۆ مەسەلەی عەرز و خان و مڵک و بۆ بازار بەهەمی بەعام فەرقی کردووە. فەرقی کردووە بۆ نمونە جاران عەرزێک لێرە لەم سنوورە عەرزێکی 250 مەتری بۆ نمونە بە 6 دەفتەر بێ ئێستا عەرزێ لە کۆڵانە بە 8 دەفتەر دۆلارە لەم 250 مەتریە لەسەر حەدیقە بێ بە 10 دەفتەر دۆلارە لە سەرجادەی سیمەتی بێ بە 20 دەفتەر. وا چاوەڕوان دەکرێت لە ماوەی چەند مانگی داهاتوودا لە کاتی ڕێککەوتنی لایەنە سیاسیەکاندا لەسەر پێکێنانی کابینەی نوێ حکوومەت نرخی خان و زەوی لە سلێمانیدا بە شێوەیەکی بەرچاو بەرز بێتەوە. ئەوەش بە هۆکاری ئەوەی هاوڵاتیان هەست بە دڵنیایەکی زیاتر دەکەن لە خەرجکردنی پارەکانیاندا و یاخود لە ڕێگەی قست و قەرزەوە هەوڵ دەدەن بەشێک لە سەروەتەکانیان بخەنە بازاڕەوە و مامەڵەی کڕین و فرۆشتن بە یەکەی نیشتەجێبوون یاخود زەویەوە بکەن. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.